کۆرۆنا بکەن بە خاڵی وەچەرخان. خوایار بێت کۆرۆناش تەواو دەبێت بە کەمترین زیان، بەڵام ئەوەی دەمێنێتەوە ئەوانانن کە دەکرێت لێەوە فێربین. ئێندە گەشتبین نیم کە کۆرۆنا وەچەرخانی زۆر گەورە لە سیستەمی تەندروستی و ئابووری و شتە گەورەکانی تری ژیانماندا بهێنێتەکایەوە، چونکە بە تەبیعەت ئێمە میلەتێک نین و بەرهێنان لەسەر شکست و خاڵە لاوازەکانمان بکەین، بەڵام بەلایەنی کەمەوە ئەتوانین بیکەین بە خاڵی گۆڕانکاری ئەرێنی لە هەندێک خۆی ڕۆژانەمان، کەمایی گواستنەوەی زۆر نەخۆشی و پەتای ڤایرۆسی و گوازراون بە کۆرۆناشەوە. کۆمەڵگای ئێمە چەند خویەکی باوی هەیە، جگەلەوەی سەرچاوەی نەخۆشی و گواستنەوەی جۆرەها ڤایرۆسن، بەگرە دوورن لە شێوازی ژیانی شارستانی و سەردەمیانە و هەروەها نەنگی کۆمەڵایەتیشن. یەکەم، پاک و خاوێنی. ئێمەی کورد بە گشتی پاک و خاوێن نین. جارەی لە بەڕێوەبردننی چێشخانە و کافتریا و چایخانەکان وازقمان هەر زۆر خراپە. تۆ سەیری سەرجادە و شۆستەی ئیسکان و سەهۆڵەکە بکە، جێگای حەسانە و خواردن و خواردنەوەی ئەزاران کەسن کەچی وەها بە چەوری و پیسی داپۆشراون، ئەڵەی دووکانی ڕۆنگۆڕن تا ئێستاش لە ڕێستۆرانتە بە ناوڕاقەکانیشمان کابرا بە پارچەیەک پەڕۆ یان ئیسفینجی تەڕ و بۆر و پیس مێزەکەی بەردەممان بۆ ئەسڕێتەوە و ئێمەش تەقەی سەرمان دێت و کەباب و خۆزی خۆمان دەخۆی. زۆربەی چایچێکانمان پیاڵەکانیان لە قاپەچڵکاوێکی ڕەنگڵێڵی پیسا ئەشۆت، ئەی بۆ دەست و پەنجە و نینۆک و سەدرێ و جلوبەرگی شاگردەکانیان ناڵێ. ئەگەر ئەم جارە چوون بۆ مریشکڕین بە وردی سەیرێکی ئەو کەلوپەل و ئاو مەنجەڵەی ناو دوکانەکە بکەن، اینجا بۆتان دەردەکەوێت کە چۆن مریشکەکەتان بۆ حازر دەکرێت. لە سەمونخانە و نانەوەکان کابرا بەدەست پارە لە سەدان کەس وەردەگرێت و سەمون و نانەکەی تۆش هەر بەو دەستە تێدەکات. زۆر جار لە بینی کڕیارە کودانەیەکی تردا دەست و پەنجەیان بە شوێنی نەشیاویاندا دەکەن. بەیانیەک زوو بەسەر نانەوەکەی گەڕەکاتوو بینیم کابرا زۆر بە توندی دواوەی خۆی لە ژێر جلەکانیەوە ئەخوران. منیش ناچار چوون بۆ نانەوەخانەیەکی تر، بینیم کابرا لە جگەرە کێشان هاتەوە و ویستی نانم بداتێ. منیش گوتم ببوورە، چونکە جگەرەت بەدەستەوەیە، نانەکەم ناوێ، هیچی نەوت، بەس هێندە پەست بوو بەدەست ئەو بواە ئەی کوشتم. دووەم، ئاودەست. نازانم بۆ ئاودەستی کورد هێندە پیس و بۆ ناخۆشە. زۆر جار لە خۆم دەپرسم تۆ بڵێ پەیوەندی بە مێژووی ئاودەستەوە بێت لای ئێمە، کە شتێکی تازەیە و تا چەند ساڵێک بەر لە ئێستاش لە هەندێک لە لادێکان ئاودەست نەبوو. وەتا ئەمڕۆژ زۆر لە شارنشینانیش لە جیاتی ئەوەی لە ژوورەوە دروستی بکەن و خاوێن و بۆن خۆش ڕای بگرن، دەچن لە دەرەوە لە سوچێکی حەوشە دروستی دەکەن بۆ ئەوەی لە کۆ پاک و بۆن خۆش ڕاگرتنی ببنەوە. لە ڕاستیدا خاوێنی شوێنی سەر ئاو نابێت هیچی لە شوێنی نان خواردن و خەوتن کەمتر بێت، چونکە ئەشەیە ببێتە سەرچاوی چەندان نەخۆشی کوشندا. بەدەر لەوەش هەرخۆ بەتاڵکردنەوە بۆ خۆی لە شوێنێکی پاک و بۆن خۆش یەکێکە لە شتە خۆشەکان و چێژبەخشیشە. دوازلەوە بێنە ئەچیتە شوێنی گەشتیاری وەها ئەڵەی سەد خۆزگە حەفازم ببەستایە باشتر بوو. لە هەندێک ڕێستۆران کابرا کە پاک و خاوێنی ڕاناگرێت، شعوری ئەوەشی نییە قەباغێکی 500 دیناری بکڕێ و یخاتە سەر کونی هینەکە دوو لە ڕووی ئێوە بۆ ئەوەی پێش و دوای نان خواردن کە ئاودەسەکە بەکار ئەهێنین، ناچار بە بینین و بۆنکردنی پۆپی کابرای پێشخۆمان نەبی. مزگەوتەکان ماڵی خوان و شوێنی بەجێهێنانی ئەرکە ئاینیە پیرۆزەکان و زۆر شایەنی ئاودەست و دەستشۆری پاک و خاوێنترن لەوانەی کە ئێستا هەن، یان با ئاودەستەکانی مزگەوتەکان لا ببرێن یان پاکتر ڕابگیرێن، هەر لەبەر نەخۆشی نا، بەڵکو بۆ ئەوەی سیما و وێنایەکی زۆر جوانتر و شایستەتر بەو شوێنە پیرۆزە ببەخشن. ساڵێکیان میوانێکی بێگانم لەگەڵ بوو، لاهولێرەوە دەچوون بۆ سلێمانی، فەقیرە لە ڕێ زۆری بۆ هاتوو، ڕامان گرت بۆ ئەوەی خۆی بەتاڵ بکاتەوە، بەس کە ئاودەستەکەی بینی زۆر پیس بوو. گوتی ناتوانم. یەک سەعاتی تر بە ناچاری چاوەڕێی کرد داگەیشتینە شوێنی مەبەست. سێم، خۆلەیەک خشاندن. کاچی بۆ شوێنە قەرەباڵغ و گشتەکان بەرچەندان کەس دەکەوی، سپەیس و بۆشایی لە نێوان یەکتر ناهێڵینەوە. بەگرە هەندێک جار ئەوەندە ئەچینە نزیک یەک، هەڵموهەڵاوی دەمولوتمان دەچنە ناو دەمولوتی کەسی تەنیشت یان بەرامبەرمان. جارێ سەرا هەر نازانی، چوار و پێنج بەسەر سەری کابرای کاشێرەوە ئەوەسین و هەرکاکە و شانی خۆی ئەباتە پێش، وەک ئەوەی ئەوانەی دەوروبەر بەشەر نەبن. سەیری کۆمەلگا پێشکەوتەکان بکەن، بەردەوام بۆشاییەک لە نێوان خۆیاندا دەهێڵنەوە، اینجا لە سەرەیە بێت، لە ناو مەسعەدا بێت یان لە هەر شوێنێکی تری گشتیدا بێت. پێم وا بێت هەر ئەم خۆ ناشرینەی بەریەکەوتن و نەهێشتنەوەی بۆشایی بۆ کەسانی ترە کە کەلتوری خۆ هەڵقورتاندن و حەزی دەستخستنە ناو ژیانی کەسانی تریشی لە ناوماندا پرە پێداوە. کابرا لە جیاتی ئەوەی خەریکی سیارە لێخوڕینی خۆی بێت، سەیری ناو سیارەی ئەملاو ئەولای دەکات. لە جیاتی ئەوەی چاوی لەسەر نان خواردنی خۆی بێت، سەیری مێزی ئەملاو ئەولای دەکات بەدەم قسەکردن و تاردانەوە. اینجا کە تۆ لە سوچێکی ترەوە دەمی بەکراوەی ئەبینی، ئەڵەی هەباشەیە پڕە لە لەوەڕ، ئەڵەیت قوڕ بەسەر ئەوەی بەرامبەرێ. جارێکیان لە ئەمستەردام بوو،
ئەچوون بۆ شارێکی نزیک ناوی ویسپە بەس هێڵی شەمەندەفەرەکە لە کار کەوت بوو ناچار پاسیان بۆ خەڵک دابین کردبوو بەڵام نەفەرەکان هێندە زۆر بوون نزیکەی 25 دقیقە لەسەرەی 300 بۆ 400 مەتری چاوەڕێمان کرد بەس نەفەرەکان یەک بە یەک و بە هێمنی سەردەکەوتن بەبێ ئەوەی یەک نەفەرشانی بەرشانت بکەوێ یان دەنگی لێوە بێت یانیش هەوڵی سەرەبڕی بدات لەو کاتەیە یەکسەر شێوەی سەرکەوتنی پاسی لای خۆمانم بیر کەوتەوە ئەها لەگەڵ ڕاکردنی پاسەکەیە ئەوەی خوارەوە یەکسەر خۆی پێ ئاکات چاوەڕێی دابەزینی ئەوانەی ناوەوە ناکات نەتان بینیوە زۆر جار لەسەر دەرگای پاس یان لە مەسعەدەکان خەڵک لێگیر ئەبن و باوەش بە یەکدا دەکەن برادێکی خۆشەویستم بۆی گەڕامەوە و گوتی ئەو کاتی کە لە تەمەنی 7 بۆ 8 ساڵی و یەکەم جار بۆ نوێژی جەماعەت چوومە مزگەوت ئەو پرسیارەی بە مێشکم داهات ئەوە بوو بۆچی لەگەڵ سەلامدانەوەیە ئەو خەڵکە بە گروژمەوە بە یەکەوە پڕ بە دەرگاکەدا دەکەن بە هەمان شێوەی ئێمە کە لە قوتابخانە بەر ئەبین ئەیگوت بۆ خۆم ئەچوومە بەرزایەک و سەیرم ئەکرد و ئەمیوستیان بگەم برادێکی ترم بۆی گێڕامەوە گوتی لە کاتی موچە پێش ئەزمەی مالی و نیوە موچە و دواکەوتنی ئامۆستا و ستافی زانکۆکە بە کۆمەڵ و بەپانی و بەبێ ڕیز بەستن لە بەردەم ژووری موچە دابەشکردنەکەیە ئەوەستان لە قسەکردنی شاهر سەرە نازانی تۆ سەیری کۆنگرە ڕۆژنامە نووسیەکانی خۆمان و هی وڵاتان بکەن ئەوانەی ئێمە هەر هەمویان بە یەکەوە هاوار دەکەن لەگەڵ ڕێزم ئەڵەی چۆلەکەن ئەجریوێن و هەمووی هەر دەیەوێت ئەو یەکەم پرسیار بکات پێشکەشکار هەیە خۆی لە میوانەکەی زیاتر قسە دەکات یان لێکدا دەڵێ باشە و نایڵە کابرا زانیارەکان بگەێنێ و خێرا پێی دەبڕێت و دەیەوێت بەس خۆی قسە و پرسیار بکات پێویستە لە پاڵ بۆڵەبۆڵ و ڕخنەگرتن خۆمان هەنگاو هەڵێنین و ئەو شتە بچووکانە بگۆڕین کە لە دەسەڵاتماندان و لە ئەنجامیشدا گۆڕانکاری گەورەی ئەرێنی لەسەر ژیانی خۆمان و دەوروبەرمان دروست دەکەن ژیانیشمان ئاسانتر دەکەن خی گەورە هەمومان لە دەردووبەڵا بە دوور کات و ئانمان بدات بۆ ئەوەی لە پڕاوێزی ترس و زیانەکانی کۆرۆنایە بتوانین هەندێک و بەرهێنانی ئەرێنی بکەین